منداڵی تەمەنێکی زۆر جوانە بەڕاستی ئومێد دەکەین هەموو منداڵان بتوان چێژ لەو تەمەنەی خۆیان ببینن ئەمەش ئەو چێژی کە پێیان دەبەخشێ ئەوەیە کە هەندێک بابەتی ئەدەبی هەیە کە گرنگە منداڵ لە تەمەنێکی منداڵەوە بەڕاستی پێیان ئاشنا بێ ئێمە زۆر جار لەبەرەوەی منداڵ ئەوەندە خەریک دەکەین بە خوێندن و فێربوونەوە بیرمان دەچێتەوە هەندێک بابەتی هونەری و ئەدەبی فێری منداڵ بکەین ئەمڕۆ میوانەکەمان کاتێک کە هات ئەم کتێبە جوانەی پیشاندام کە بابەتێکی ئەدەبی و چەندین شعری ناوازەی تێدایە بۆ ئەمڕۆ میوانداری مامۆستا ڕەوف ئالانیمان کردووە نووسەر باسی کۆمەڵێک لەو شعرە تایبەتوانەمان بۆ دەکات کە بۆ منداڵ دەنووسرێت مامۆستا ڕەوف بەخێر بێی سپاس بۆ ئامادە بوون زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ میوانداریەکەتان مامۆستا با لەم کتێبە جوانەوە دەست پێ بکەین ئەمە چییە چی لە خۆ دەکرێت بەڵێ ئەمە بەرهەمێکی ئەدەبی مناڵانە ناوی شێرە بەفرینەیە کە پێکاتووە لە شعر و ئۆپەرێتی مناڵان ئەم بەرهەمە 11 بەرهەمی منە پێشتر زیاتر بابەتەکانی ترم ئەدەبی هونەری ئەمانە بوون بەڵام ئەمان زیاتر تایبەت کراوە بە ئەدەبی مناڵان ماشەڵڵا ئەمە 11 بەڵێ ئەمە 11 تایبەتمەندی ئەمە چیە جیاواز لەوانەی تر وڵات تایبەتمەندەکەی ئەوەیە ئەمە بۆ مناڵ نووسراوە هەمیشە زمانی مناڵ نووسین بۆ مناڵ تایبەتمەندی خۆی هەیە جیاوازە لە نووسین بۆ گەورەکان بەڕاستی و هەیە ئەڵێ سوکترە زۆر قورسترە چونکە ئەو کەسەی کە بۆ مناڵ ئەنووسێ بێ ناڵێن خۆی بچووکاتەوە بە عەقڵێکی گەورە تام و چێژ و هەست و نستی مناڵە خوێنێتەوە کە مناڵ توانیت تۆ بە زمانی مناڵ قسە بکەیت توانی بە زمانی مناڵ شتێ بڵێ هەستی مناڵەکە ڕائەکێشی و ئەو مناڵە والەیەکەی ئاراستەیەکەی بۆ مەبەستە دیاریکراوەکەی خۆت کە پەروەردەکردنە گەشەکردنە و ئاراستەکردنێکی باشە لە ئایندەیە ئەویش ڕوو لە خوێندن و خوێندنەوە و ڕوو لە نووسین بێت پێم وایە بەرهەمی ئەدەبی مناڵان تام و چێژ و گرنگەکەی ئەوەیە گەورەتەوە بۆیە نووسی چێژێکی لێ ئەبینێ یان سوودێکی لێ ئەبینێ بەڵام کە مناڵی نووسی ئامانجە گەورەکەی لە پشتەوەیەکەویش ئاراسەکردنێتی بۆ دوا ڕۆژێکی گرنگ و گەشەدار و پرشنگدار مامۆستا بەڕاستی گرنگی شعر و ئەدەبی ئەدەب بۆ منداڵ چییە؟ بەڕاستی ئێستا لەبەرەوەی دنیا بەرە و فراوانبوونە ئەچێتوە زمانی تر هاتۆتە ناومان ڕەنگە بەڕاستی نەزانین ڕیشۆڵە ئەسڵم بە کوردی چی پێوترێ هەمومان بە ئینگلیزی فێر ببین وای ئەنی سەردەمەکە وای لێ هاتووە گرنگی چییە بۆ منداڵ ئەمانە فێر ئەزای خاتون ئەوەی کە جنابەت فەرموون ڕاستە ئەم تێکەڵبوونی دنیای تەکنەلۆژیا و تێکەڵبوونی هەموو نەتەوەکان و هاتنێ ئێمە میلەتێکی بچووکین میلەتێکین ڕاستە خاوەن کەڵچەر و تایبەتمەندی خۆمانین بەڵام ئەوان لەبەرەوەی هێزێکی زۆریان هەیە اقتصادێکی زۆریان هەیە و شارستانێتێکی لە ئێمە زیاتریان هەیە کێن لەسەر لاوانەیە ئەگەر وریان نەبێن ئێمە ئەتوێنەوە ئێمە کەلتورمان نامێنێت لەبەرەوە زۆر گرنگە من ئەوەی کە جەنابە باسە کرد هەموو ئەو شتانەی کە لەم کتێبە هەیە بە ڕەنگا و ڕەنگە بۆ نمونە باسی چۆلەکەم کردە چۆلەکە پاساری یان باسی بەفرەکەی یان باسی شێرە بەفرینەکەی باسی پێنووزەکەی باسی ڕیشۆڵەکەی هەموو ئەوانە وێنەکەیم داناوە هەم بۆی مناڵەکە ئاشنابێک ئەمە چۆلەکە پاساری ئەمە ڕیشۆڵەیە و هەم کە ئەشی خوێنێتەوە سەرنجێکیشە ئەنجا خۆش دەزانیدا هەمیشە کتێب بە وێنەوە بۆ مناڵ سەرنج ڕاکێشترە ئەگەر وێنەکە ڕەنگا و ڕەنگیش بێت جوانتر لای خۆشەویستە بێ ئەچێتە ناخیەوە جوانتر سیریەکە و دیقەتی ئێە و ڕۆ ئەچێن لە ناویە لەبەرەوە بیرم لە هەموو ئەوانە کردەوە کە ئێمە بتوانین شتێ بکەین بۆ مناڵ بەڕاستی بۆ مناڵ بێ هیچ جێ هیچ شتێکی تر نەگرێتەوە بڵێ وڵا ئەمە کەم و کورتیتیایە هەرچەنە هیچ شتێکیش بێ کەم و کورتی نابێ بەڵام هەوڵ بین کەمترین کەم و کورتی ئەگەر هەش بێ کەمترین کەم و کورتیتیا بێ باشە مامۆستا ڕەوف حەزەکەم نمونەیەک لەو شێعرانی کە لای خۆ زۆر تایبەتەوە بۆ منداڵیش جوانە گەر گەورەکان ئیحتیمامی پێبێن یاخود جۆرێک لەم بەرهەمانە بکڕن بۆی کە منداڵ چێژی لێ ببینێ بەسەر چاو بیرمە بەڕاستی ینی ڕەنگە گەورەکان ئێستاش هەندێک شەریان لەبەر بکە لە منداڵیدا فێربوون ئەو تەمەنە زۆر گرنگە بەڵێ خۆی مناڵ ئەبێ کە بە زمانی ئەو نووسی بۆ ئەو نووسی بە هەستی ئەو نووسیت باشتر ئەچێتە ناخێەوە بۆ نمونە من لێرە باسی ئەوەی کە جەنابە باسی کرد وێنەکەشم داناوە ڕیشۆڵە من ڕیشۆڵەی باڵڕەشم
هاوڕێی دڵسۆزە بەشم خۆزگە ئێوەش وەکو من نەتان ئەبوو هیچ دوژمن دوور لە شەڕ و ئازاردان ئارامی کەن دەروونتان دەم بە خەندە و پێکەنین دڵشاد بن ئازاد بژین. ئەمە لە زمانی مناڵێکەوە ئەم قسەی ئەکرێت کە باسی ڕیشۆڵە ئاکا زیانی نییە ڕیشۆڵە باڵدارێکی جوان و ئێسکسووکە هیچ کەسێ دوژمنی نییە لەوێەوە تۆ ئاراسەیەکی کێڕێ نابێ ئێمە دوژمنایەتی و ناخۆشەویستی و ئەوەی کەڕق و کینە ئەڕوێنێ لە ناخی مناڵە ئەمانە دوورخینەوە بە پێچەوانی ئەوانەوە هەستە جوان و شتە پاک و ناسکەکان بڕوێنین و ئاراستی بکەین بۆ ئەوی لەوێ قاڵ بێتەوە یان چۆلەکە پاساری وێنەکەشیم داناوە تۆ چۆلەکە پاساری وەک من خەریکی یاری بەیانیان کاتێ هەستام دەنگی خۆشت دێتە لام ئاوازێکی نەرم و خۆش دڵم پڕدەکەی لە جۆش زۆر جارانیش لە کۆڵان دەیتە لام بچکۆلەی جوان تۆم خۆش دەوێ هاوڕێکم یاری لەگەڵ تۆ دەکەم. ئەمە سیرەکەی هەمومان بەداخەوە ئێستا لە شارەکان وەکو پێویست ئەو چۆلەکە پاساری ئەو شتانە نەماوە بە حکمی ئەم هەم وابزانم ئەو شەپۆلەکانن کەمە ینی ئەوەنەی لە گوندا هەیە لە شوێنە هەوا پاکەکانە هەیە کەمتر لە ناو شارە هەیە بەڵام ئەکرێ ئێمە مناڵان لە هیچ لەوانە بێبەش ناکەین کە لە دەور و پشتی خۆیان ینی چۆلک بەتایبەت باڵندەکان و جانەرەکانی تر وا بکەین کە هەم خۆشەویستیان هەبێ بۆی ئازاریان نێن کە پێغەمەری نازاریشمان زۆر جار لەوە تەکی دەکاتەوە کە بێ جاندارانمان خۆش بوێ بۆیە لە ئەم هەست و سۆزە هەم لە ڕووی دینیەکەەوە هەم لە ڕووی پەروەردەیەکەوە هەم لە ڕووی مرۆڤ بوونیشەوە پێویستە مناڵانوە ئاراستە بکرێن کە هەم ئینسانیان خۆش بوێ هەم گیاندارانیان خۆش بێ ئەوانەی کە لە دەوروپشتیان وە ژینگە بە دەرەجەیەکەم ڕێز دە ژینگەکان گرن هەموو ئەو شتانم لەم ناویلکە بچکۆلە جێ کردوتەوە بەشەکەی تریش ئەگەر مەبەس بوویان بپرسی لە بەشی ئۆپەرێت لێرادا نووسراوە بزانین بەشی ئۆپەرێت چی بەشی ئۆپەرێت هەموو ئۆپەرێتانە بەو حکومەی من مامۆستان بۆ خۆم مامەسا بووم لە گوندەکانە ئەو کاتی کە من پێش ئەوەی بچمە ئەوێ من خوێنەرێکی باش بووم ینی لە کات سەردەمی خوێندکاریمە کە قوتابی بووم ئەم خوێنەوە بەردەوام کتێبم ئەکڕی زۆر مەکرد لە باوکی ڕەحمەتی مولەوانە هەرنا ئەگەر خۆشتان بۆم ناکردم پارەم بەنێ ئەچم کتێب ئەکڕم کە ئەچوومە بازار بەبێ کتێب ناهاتمەوە ئەمە وای کرد تا ئالوودەبین بە کتێب بە کتێبی گەورەش من زۆر جا بۆ برادەکانمە جێڕایەم و جاری وا هەبوو من دایکم وە زانی سەعیەکەم دیوانەکەی مەحویم لە بەردەستا بوو خەوم لێ کەوت کتێبەکەی هەڵە گرت ودا ناو بەتانەکەی پیایم ئەمانە یادگاری خۆشن لەبەرەوە ئەو پەرێت هەمیشە ئەو چیرۆکە تەمسیلی و درامیانن کە لە قوتابخانەیە ئاکرێ بەڵام بۆ مناڵ ئەویژە بێ تایبەتمەندی خۆی هەبێ بە زمانێکی سادە بنووسرێ و مناڵەکان دەربڕی هەستی مناڵەکان بێ و چیرۆکەکان واقع بن لە ژیانی ئەوانە و هەستکەی کە شتێکیان پێ بڵێ پەروەردەیی بن و ئەمانە هەمووی وام کردووە لە ناو ئۆپەرێتەکانە بە تایبەت من ماوەیەکی زۆر مامەسای کوردی بووم مامەسای سرود بووم ئەوانم نووسیوە و جەم کردوێتەوە کە لە قوتابخانەکانە پێویستن بۆ نمونە ئاڵا ڕۆژی ئاڵامان هەیە بۆ نمونە ژینگەمان هەیە ڕۆژی دایکمان هەیە ئەمانەمان نەورۆزمان هەیە ئەمانەمان کردووە بە ئۆپەرێت بەڵام بە ئۆپەرێتی زمانی چۆن زمانی مناڵ لەناو زمانێکی سادەوە لەناو ئۆپەرێتەکانیشە جیاواز ئەوانی تر هاتووم شعرم داناوە بۆ نمونە باسی نەورۆزەکەین یا باسی ئاڵا ئەکەین یا باسی ژینگە ئەکەین ئەمە باسی نەورۆزە نەورۆز جەژنی کوردانە ژینگەکەمان زۆر جوانە خۆشی و ئاهەنگ دەجێڕین پەیمان بۆ گەل دەنێرین نەورۆز ڕۆژێکی نوێیە خاکە لێو مژدەی پێیە گوڵ و جا سەر دەردێنن جوانی نوێ دەنەخشێنن خۆمان ڕازاندۆتەوە نیشتیمان نوێ بۆتەوە بژی کورد و کوردستان ڕۆیی سەرماقی زستان ئەمە لە ناو ئۆپەرێتەکەیە چیمان کردووە کۆرسێک هەیە جگەل لەو حیوار و دایلۆگەی کە لە ناو مناڵەکانە هەیە
بۆ چێژ بەخشتر کۆرسێکەیە کە باسی ئەوە ئاکات یەکسەر تەحویل لەبێت ئۆپەرێتەکە هەم بۆ مامەساکە ئاسانتر ئەتوانێت سیناریۆکە نووسیوە هەم قوتابیەکانیش بەباشی لەبەر یەکەن و مامسەوڵای ئەوم زۆر پێجوان بوو ئەمە بابەتێکی ئامادەکراوە سیناریۆکی ئامادەکراوە ڕەنگە پەروەردەکارێک زۆر بە ئاسانی بتوانێت سوودی لێ ببینێ لە ناوەندێکە کە خەریکی وانەوتنەوەیە ئەمە هەم پێچگەر لەو وانانەی کە منداڵ دەیخوێنێ بتوانێت هەندێک چالاکی جۆراوجۆری بێت ڕاستە خاصن ئێستا ئەم بریتیش کانسڵە هاتووە ئەم سیستەمی نوێی پەروەردە چەنە بە کۆمەڵە ڕخنەی زۆرە من خۆم ڕخنم لەسەری هەیە لە شێوازی مامەڵەکردنی ئەمانە ئەمە لە 1934 لە بەریتانیا بریتیش کانسڵاتەوە بۆ گەشەپێدانی زمانی ئینگلیزی بەڵام دوای گەشەی کردووە بۆ لایەنەکانی تر و بۆ وڵاتەکانی تر بۆ هۆیەوە پەروەردەشی گرتوێتەوە لای ئێمە ئەمە بەکارێن ناوە بەڵام کەم و کورتی و شێوازی مامەڵەکردنی وەزارەتی پەروەردە لەگەڵ ئەم پرۆسەیە قورسە نەیتوانی وەکو پێویست کە جێی خۆی بکاتەوە ئەرکەکە بۆ سەر دایک و باوک و مامەسا زیاتر بووە بەڵام لەگەڵ ئەوەی جەناب دەفەرمووی ڕاستە کە تۆ چیرۆکێک گەنووسیان چالاشێکەکەی مەرج نییە کە ئەو دەرسە نەبێت مامەسای کوردی قەیچێکە بە لە دەرسێک دانێ بۆ ئۆپەرێتێک لە ساڵەکە دوو ئۆپەرێت بۆ مناڵ ئامادەکات هەم تایبەت بە پۆلەکەی بە وانەکەی خۆی و هەم شتێکیش بکات کە مناڵەکان چێژی لێوەرگن ئەمە ئەو کاتە مناڵ بووین کە مێوژی زۆرە باز دەکرا باوەڕتان بێ شتێکی خسە سەرشانی بود مێوژمان پێ ئێساش لە خاڵ و لە هزرمانە کەواتە دراما چیرۆک ئۆپەرێت وە ئەکات ئینسان شتەکانی لە هزرا بچەسبێت و جێگیر بێ بۆیە زۆر گرنگە پەروەردە گرنگی بەمانە بە ئەنجا چەند پەروەردە گرنگی بەمایە لە پرۆگرامەکانی خوێنە چەند جێ بۆتەوە بەداخۆ جێ نەبووتەوە یعنی ئێمە مامزانی بەڕاستی وسم ئەو پرسیارە بکەم هۆکار چییە ئەگەر هەش بێ زۆر کەمە یان بەپێی پێویست نییە چەند هۆکارەکەیە خانمێکێ لەوانە مامۆسای تایبەت بە موزیک و بڵێن ئۆپەرێت و شعر و ئەمانە مامەساکە کەمە ئەنجا مامەساکە بۆ نمونە مامەساکە هونەری تەشکیلی تاوا کردووە یا موزیکی تاوا کردووە ئەو زاڵ نییە بەسەر بابەتەکانی ترە هەرچەند هونەرەکان هەمووی بە یەکەوە کۆ بنەوە بەڵام ئەگەر مامەسایەکی تایبەت بێ بەمانە تەمسیل بکات ینی دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکان بێ بەشی نواندن بێ بەشی دەرهێنان بێت ئەمە شارەزایەکی هەبێ مامەسای بەشی موزیک بێت هەستەکەی هێنەکان پەرتەوازن دوای ئەوە گرنگی زۆر نەدراوە بوانەیە جەنابیش دەزانی و بنەرە بەڕێزەکانی دەزانن کاتی خۆی کە سرودیان نەبوو یا وەرزشانە بوو نابێ بیرکاری و بە فیزیا و بە کیمیا و بەمانە منێسش ینی لە دڵم دەرناچێ ئەو وانانم کە فەوتاوە بەڕاستی مامۆسای بیرکاری بردێت بەڵێ زۆر خراپە پێچەوانە بێ دەرسی بیرکاری بدرێ بە وەرزش مناڵم بیدەنێ حەقی بخۆن بەڵام هەندێک جار هەیە مامۆسای بیرکاری ئەبێ و هەستای لا دروست بێ مامۆسای فیزیا و هەستای لا دروست بێ کە ئەم مناڵە پێویستی بە جوڵەیە هەندەی وانەکەی تر بۆ جەستەی بۆ مێشکی بۆ هەزری بۆ تواناکانی خۆی چونکە هەمووی وزەیە بێ ئەو وزانە بەتاڵکرێتەوە بەچی بەتاڵەکەیتەوە بەو دەرسانە ئەنجا ناویان نابوو دەرسی لاوەشی ئەوەش جێ نیگەرانێکی زۆرە کاکە لاوەشی چی بۆچی لاوەشیە دوای وتیان لاسەفی ئەوانەی لە دەرەوەی پۆلن قەیناکە لە دەرەوەی پۆلن بەڵام جاری وایە تۆ وەرزش توانین لەناو پۆل بکەی ئێستا پرۆگرامی زۆر هەیە ئێستا ئەوەی جەنابەت پێشتر ئاماژت پێەیە بە حکومی ئەم تەکنەلۆژیا و سەردەمی پێشکەوتووە شت زۆر لەبەردەستایە پێم سەیرە مامۆسایەک بێت نەتوانێت وانەیەک بڵێتەوە و چوار وێنە و دوو ڤیدۆی بۆ داوانێت تایبەت بەوانەکەی ئەو هەموو شتا هەیە سێرچەکەی لە ئەنتەرنێتە بە جۆرە وێنە و ڤیدۆ ئااتێ لەسەر بابەتەکە ئەکرێ مامەسا خۆی هیلاکە کەمێک هەم مناڵەکانیش ئاراستە بکەوە هەم سوودیان پێ بگەێنەوە هەم تام و چێژێکی پەروەردەیش با بە مناڵەکان بەڕاستی جا ئەم بابەتانە تایبەتن بۆوانە مامەسای باش هەرچەند من ڕێز و حرمەتمێ بۆ هەم مامەساکان لە نێتیانە هەمویان باشن بەڵام لە توانست و لە قودرەت و ئیمکانیەتی عەقلی ئەوانە جیاوازین هەر کەسێک بۆ کەسێکی تر جیاوازە ئەکرێ ئینسان كلكم مسؤول راعي وكلكم مسؤول عن رعيته هەموومان شوانین بەرامبەر ئەو بەرپرسیارەتی هەمانە مامۆسا لە هەموو کەس بەرپرسیارەترە بەڕاستی کۆمەڵگایەکی وشار لە عەقڵ و بیر و هزری مامۆسای وشارەوە سەرچاواگرێ ئەگەر مامۆساکانمان ئەوەی کە
گۆرانە فەرمێ ئەگەر دوێنێ مامۆستاکان سوڵتانێکیان پێ ئەگەیان ئەمڕۆ ئەبێ مامۆستای کورد دانیشێ بە ڕاوێژی ورد ڕێگەی پێگەیاندن دانێ بۆ ملیێنان نەک سوڵتانێ لێرەوە تێگەین. نمونەی ئەو شاعرانەی کە لە بواری منداڵانە شەریان نووسیوە کامانن ئایا هۆکاری ئەوەی کە بۆ نمونە ئەمە لە ناوەندە پەروەردەکانە کەمە هۆکاری وێمە شاعری باشمانە یاخود نووسینی باشمان نییەوە گرنگی بەم بابەتە نەدراوە؟ ئەزانی دادە باوەڕکە شاعرمان هەیە نووسینشمان هەیە ئێمە ئەوانەی کە جاران ئەوەی کاکەی فەلاح و هەندێک لە شعرەکانی گۆرانمان ئەخوێن ئێساش بیرمە من لەم ئەخیرەشە هەر ئاوازمان بۆ یەکێ لە شعرەکانی گۆران داناوە کە مناڵێکم ئاشتی خوا مناڵێکم کۆرپەی نازۆک باوکی خۆم ئاشتی خواست کۆتری سپی تەق لە باز لە چەقەڵ ئەەکەم دەرباز مناڵێکم ئاشتی خواست اینجا ئەڕواد ئاوازێکی خۆشمان بۆ داناوبوون منە ئەڵێ باوکم نابێ بێکار بێ ڕوت و قوت و هەژار بێ دایکم فرمێسکی خەمی وەک دڵۆپی بەهار بێ مناڵێکم ئاشتی خواست یعنی ئەم شعرانە شعری جوانمان هەیە بەڵام بۆچی گرنگی نەدراوە بەم وانانە بکرێ بەوانەیەکی تایبەت لە قوتابخانەکانە من لێرە شەوجارێکی تریش دووپاتم گرتەوە و نووسیوشمە لەسەری حەق وایە وەزارەتی پەروەردە چۆن بەها کۆمەڵاتەکانی داخل کرد دەستی خۆش بێکە وانەیەکی زۆر گرنگە بۆ پەروەردەکردن و بۆ ڕەوشی ئینسان و بۆ فێربوون و بۆ هەموو ئەو شتانێک کە ئینسان پێویستێتی لە مناڵی و تاگەورەی حەق ئەمانەش وەکو من هەست دانرێ بەڕاستی بەشی ئەومان هەیە و ئەگەر نەشبێت ئێمە ئەکرێ زۆر جار سوود لە زمانەکانی تر بینین لە عەرەبی لە فارسی لە ئینگلیزی بابەتی زۆر هەیەانی قەیچێکە چیرۆشیشی وەرجێردراوە هێنم بەڵام بگونجێ لەگەڵ ژینگەی قوتابیانی خۆمانە ئەو کاتە سوودی لێ ئەبینن و ئەتوانێ مامۆساش باشتر دەرسەکە بڵێتەوە بۆیە گرنگی زیاتری پێ بدرێ. باشە مامۆستا ئەم شعرانە کە بۆ نمونە هەیە ڕەنگە منداڵ خۆی ئاسان دەستی نەکەوێت بەڵام دایک و باوک تا چەند ڕۆڵی هەیە بۆی کە بۆ نمونە جۆرێک لە چیرۆک یاخود جۆرێک لە شعر بۆ منداڵ بکڕێ بۆچی ینی ئێمە یاری منداڵان ئەکڕین هەندێک بابەتی لاوەکی ئەکڕین بەڵام بەڕاستی زۆر کەممان توانیمانە کتێبخانێکی بچووک بۆ منداڵەکەماندا زۆر پرسیارەکە و زۆر گرنگ و جوانە دەست خۆش بێ زۆر گرنگە لەسەر دایک و باوک پێویستە کە مناڵەکانیان هان بن بۆ خوێندنەوە اینجا ئەم خوێندنەوە مناڵم کتێبخانە بۆ مناڵ ئەکرێ بۆی دانی بۆی جاکەیتەوە ئەتوانی خۆیت بۆ جێک باوەڕکە من برادێکم هەیە مامۆستای زانکۆیە دکتۆرێکە لە مناڵی ڕەفیقین بڵێن زۆر بەیەک و بازەکەین باسی مناقەشەیەمان زۆرە کرد وتی مامۆستا بەڕای تۆ چۆنە هەردووکمان هاوڕا بووین لەسەر شتێک وتی من هاتووم کتێب مخوێنەوە لەوێ دامناوە ئاوە مناڵەکەم جارە دوو جارەوە نیە لاسای ئەکاتەوە سیرەکەم مناڵەکە ئەیخوێنێتەوە دوایی سیرم کردووە چی بکەم منە کتێبێکی بۆ بەرم بۆ ئاستی ئەو شتێکم بۆ بردووە بزانین ئەمان چۆنە وام لێ کردووە بە دووسێ جار نەک بڵێن بە زۆر ئەبێ بخوێنیتەوە ئەمانە بە ناڕاستە و خۆ مناڵەکەی وا لێ کردووە ئێستا حەزی لە خوێندنەوەیە خوێنێتەوە بۆیە دایکان و باوکانە ئەوەی کە جەنابی فەرموون ڕاستە لە کتێبخانەکە بەشێکی بچووچیان بۆ بکەنەوە دوایەوە کە هانیان نان کە ئاراسان کردن کە فێریان کردن وان لێ کرد حەز و ویستیان تیا دروستکردن بۆ خوێندنەوە چیرۆکمان زۆرە یعنی ئۆپەرێتمان هەیە شعرمان هەیە شتی وەرجێراومان هەیە و ئێستا دەستگە و دامەزراوەی باش هەیە نووسەری باشمان هەیە ئەکرێ ئەوانە وردە کتێبەکانیان بچنە ناو مناڵانەوە وا بکەن کە سوودیان هەبێ بۆ مناڵەکان. باش مەبسا ئەم شعر و ئەم بابەتە ئەدەبیانە تا چەندێک پەیوەندیدارە بە پەروەردەی منداڵەوە ینی بۆ نمونە من ڕەنگە تا ئێوارە بە منداڵێک بڵێم ئەم شتانە لەسەر جادەکە فڕەمەیە بە قسەم نەکا بەڵام کاتێک بە شعرێک بە بابەتێکی پەروەردەی ئەمەی گوێلێ ئەبێ زۆر باشتر ئەتوانێت تێبگات لەبەرەوەی بە زمانی ئەو نووسراوە زۆر جوانە ڕاستە ئەوەی کە جەنابە دەفەرمووی ڕاستە ناڕاستە و خۆکە ئەوەیە تۆ ئەم چێژی ئەیتێ بە زمانێکی ئەو نووسراوە حەزی لێتی یعنی زۆر جار هەستیشی پێکات لە ماناکەی تێگات جاری وا هەیە شەر نییە لە ساسەت بەڵام بەدایکی ئەڵێ ئەو ئاستەکان فەرقی هەیە مناڵی لە یەک ساڵەوە کە لە ساڵ و نیوە فێری قسە بێ هەتاکو و گەشە ئەکا بۆ 15 بۆ 16 ئەمانە جیاوازیان هەیە لە گەشەکردنی هەزریانە لە تێگەیشتنیانە لە ناسینەوەی شتەکانە دایک و باوک ڕۆڵی ئەوە ئەبینن کە هەمیشە کار ئاسانیان بۆ بکەن باسی ژینگەکەی من لەسەر لێرە باسی ژینگەم کردووە بە دایکی ئەڵێ دایە ژینگە چییە؟ دایکشی تەبعاً ئەزانێ ئەڵێ ژینگە ئەو شوێنەیە کە ئێمە تیاژین یا جاندارانی تیاژی چۆنیان ئێمە تیاژین ئەڵێ
ژینگەی ماسی ناو ئاوە ئەو لە ناو ئاوە ئاژی ژینگەی ئێمە لە دەروی لە ماڵ ئاژی نێشێکە لە شوێنێک هەمومان لە شوێنەکە ئاژین پێ وترێ نیشتیمان چێ ژینگەیەکی گەورەیە ئەی چۆن ئێمە بەرگری لەم نیشتیمانە بکەین ئەم نیشتیمانمان خۆش بێ چۆن پاکخاوین ڕابگرین چۆن کەعاچی بۆ سەیران مناڵەکان خەڵک وا لێ بکەین ئەو هەموو خشل و خاشاکە فرێنێن لە شوێنەکەی خوان و جێنێ هێڵن ئەمانە هەمووی وا لە پەروەردەوە سەرچاواگرێت یەکێ لە فەیلسوفەکان ئەڵێ ئەگەر تۆ ئەتەوێت کۆمەلگایکی باشتە بێ ئەگەر کۆمەلگایکی باشت ئەبێت لە باخچەی ساوایانەوە دەست پێ بکەی پەروەردەیەکی باشیان بیتێ کە پەروەردەی باشیانێ ئەو کاتە کۆمەلگاکە ئاراساکرێ بە کۆمەلگەیکی باش و خوێنەوار و شارستانی دوور لە هەموو ئازاردانی هەم ئینسان هەم جانەوەران هەم ژینگە هەموو بۆیە گرنگە کە ئێمە ڕنگدانەوەی پەروەردە و شعر و چیرۆکیش کاریگەری لەسەر دەرونی مناڵەکان هەبێ بۆ هەست و نەستیان بۆ ئاراسەکردنیان بۆ گەشەکردنی پەروەردەیان بۆ دوا ڕۆژیان باشە مامۆستا شتێک ما بێ لێ ئێستا باسمان نەکردبێ حەزبکەی ئاماژەی پێبێ و لە کۆتاییشە بڵێ ئەم کتێبە جوانە گەردێک باڵکێک بێ بۆ منداڵەکەی کوڕەکەی دەست وەڵا شتمان باس کرد بەڵام من هەمیشە قسەیەکەم ئەڵەم پەروەردە ئەوەنە گرنگە پەروەردەکردنی مناڵ ئەدەبی مناڵ ئەوەنە گرنگە هەرچی باسکە هێشتا هیچ نەوتووە لەبەرەوە زۆر گرنگە بابەتی تریشمان زۆر ماوە هەر چەمچێک هەر لایەنێک هەر بەشێک بگری دەیان کتێب هەڵەگرێ لەسەری بنووسی بەڵام ئەوەی گرنگە گرنگی بە مناڵەکانیان بن و ئەوەی کە جەنابێشت و منیش ئاماژەمان پێکرد ئاراسام بکەن بۆ خوێندنەوە خۆشەویستی کتێبیان لاشێرین کەن وا نەکەن کە بێتاقەت بنوە هەوڵیش بن وعدیان پێمێن ئایپادێ بۆ ئەکڕم دەرچی باسکی لێ بۆ ئەکڕم باوانی شەوێ قەیچێکە بەڵام لە سنوورە لە پاڵێک بەڵێنیان پێبن کە کتێبێکی شعری جوانیان بۆ بکڕن کە فێریان بکەن و یا شعرێک لەگەڵیا لەبەرگێ هەمومان نەزانین کە بچکۆلە هەمومان لەبەرمانە مامەسا عین شەونم ئەمە چییە مناڵەکە کاتی خۆی کە ئەمە بکرانە هەمووی بەنامیل کەو بفرۆشانە و بگەشتای دەسەم و خەڵک بڕوا بکە جۆرێکی ترە بوو ئێمە هەمومان بۆ کتێبەکانی تریش بە هەمان شێوە لەبەرەوە زۆر گرنگە و ئەکرێ ئێمە شتێ بکەین و داوا لایەنە پەیوەنددارەکانەکەم هەرچەنە لایەنی پەروەردەکارەکان لایەنی پەروەردەیی و حکوومەتی هەرێم دەسەڵاتی کوردی دەسەڵاتێکی بێئاگا مشەخۆر قۆرخکار تەنها یەک خەمی هەیە ئەویش خەمی گیرفان و فراوانکردنی بازرگانەکانی خۆیان و گەشەپێدانی شۆقەکانیان و داگیرکردنی زەوی نیشتیمان و خەمی تریان نییە ئەگەر خەمی مناڵیان هەبێ فەرمونون دەست ناو دەست لەگەڵ خەڵکە ڕۆشنبیرەکایە لەگەڵ نووسەرەکانە با پرۆژێکی باش بۆم نیشتیمان و بۆم مناڵانەی کوردستاندانێ بۆچی ئەمە ناکەن لەبەر بەرژەوەندەکانی خوان یا بێ ئاگاییە یا بە ئەنقەسە زۆرجا بەداخەوە ئەمانە هەمووی جێ گلێ و ڕەخنن هیوادارم هاوکاری ئەوانە بکرێت کە ئەنووسن بە گشتی و ئەدەبی مناڵ بە تایبەتی یعنی ناکرێن نووسەرێک کتێبەکەی چاپکە بیکا بە قیستی مانگانە بیا بە چاپخانەکە هەموو مانگێ 100 زارێ باتێ تا مەعاشە وەرەگرێ لەبەرەوەی کتێبێکی چاپ کردوەوە ناکرێ هەشە بە ئاسانی دەستێکەوێ بە ئاسانی بۆ یەکەن ئەوەژی تر جۆرێک لە جۆرەکانە لەبەرەوە هیوادارم ئەم کەلێن و کەم و کورتی و خەوشانە پڕ بکرێنەوە و هیوادارم ئاورێکی باشتر لە ئەدەبی مناڵان بدرێتەوە و هیوادارم وەیەکێ لە شتێکمان بیر چوو کە زۆر گرنگە زۆر جار بە مناڵان کاکە مامەسا ئەبێ نووسەری مناڵان بێ بەڵێ بەڕای من وا باشە وا چاکە وا گونجاو و ڕەخساوە کە نووسەری ئەدەبی مناڵان مامەسا بێ چونکە لە ناو مناڵانایە ئاگای لە معاناتیانە وە شارەزایانە دەروون زانی مناڵی خوێنوە دەروون زانی گشتی خوێنوە سایکۆلۆژیەتی مناڵە خوێنێتەوە ئەمە ناڵین مەرجە بەڵام باشترە ئەوەی کە لە ئەدەبی مناڵە نووسێ بەڵێ مامەساوێ باشترە زۆر باشە مامۆستاگیان دەسەکانە خۆش بێ سپاس بۆ کاتی بێمت بەخشی ئومێدەکەین کە سوتان لەم تەوەرە بینی بێ